بۆ تێکەڵبوون لەگەڵ سروشت و گوزەرێک بە نێو جیهانی فۆلکلۆری و نەریتی ڕەسەنایەتی کۆنی کوردەواری و وەبرهێنانەوە و ئاشنابوونی ڕێچکەی باو باپیران بەنەوەی نوێی ئەم سەردەمە پەیمانگای کۆمپیوتەری کەلار هەستا بە ئەنجامدانی فیستیڤاڵی ڕەنگاڵە و ئاماژ لەم فیستیڤاڵەش پاراستنی کەلتوری کوردەواری و گەڕانەوەیە بۆ مێژووی باو باپیرانمان. ئامانجمان لەم فستیڤاڵە ئەوەیە بە گەڕانەوەی چەند ساتێک بۆ مێژووی کۆن و دیێرینی باو باپیرانمان و چێژوەرگرتن لەو ساتە خۆشانەی کە باو باپیرانمان تیاندا گوزەریان کردووە و ئامانجی کەمان ئەوەیە بەنەوەکانمان بڵێن ڕێزی کەلتور و کەلەپور و مێژووی نەتەواتی خۆتان بگرن وەک چۆن هەموو نەتەوەیەک ڕێزی کەلەپور و کەلتوری خۆی دەگرێ بۆ ئەی دوجار بێتە سەربازێکی دڵسۆز لە ئیشەکانی ڕۆژانی خۆیدا. فستیڤاڵی ڕەنگاڵە کە خۆی لە ئەنجامدانی چەندین کاری هونەری دەبینێتەوە لەوانەش نمایشکردنی جلوبەرگی کۆنی کوردەواری و دروستکردنی چەندین جۆری خواردنی خۆماڵی و دروستکردنی پێداویستی سەردەمی کۆن و هەروەها نمایشکردنی ماڵی کوێخا بەمەش چەندین قوتابی نێو پەیمانگاکە کارەکتەری ئەم بەشانە بوون. فستیڤاڵەکەمان لە چەند چالاکیەک پێکاتوە لەوانە ڕازاندنەوەی دیوەخانێکە لەسەر شێوازی کوردەواری و هەروەها ئەرشیڤکردنی یەکەم ساڵی دامەزراندنی پەیمانگای کۆمپیوتەری کەلار هەتاوەکو ئەم ساڵ و هەروەها چالاکیەکی ترمان ڕازاندنەوەی چایخانەیەکی کوردەواریە و نمایشکردن و پیشاندانی جلوبەرگی کوردەواری لەلایەن کۆمەڵە خوێندکاری خۆشەویستەوە جگە لەوەش کە ڕازاندنەوەی سبرەوخوانێکی جوانی کوردەواریمان ڕازوانێتەوە بۆ میوانە بەڕێزەکان. من لێرەیە دەوری برنج بژارکردنە بینم لەناو ئەمە ماڵی کوێخایە ئێمەش وەکو کچی کوێخاوە ئەوانە دەوری برنج بژارکردن و ئەو هاوڕێمیش بە دەوری برنج بکانەوە شتانەیە. من لەم فیستیڤاڵەیە دەوری برای ئاغام بینا و زۆر پێخۆشحاڵ بووم هەروەکو قوتابیەک ئەمە بۆ خەڵکی ئەم شارە کراوە. بێگومان ئێستا نەوەی نوێ نامۆیە بە حەقەت بەو کللتوری کە پێشتر باو باپیرانمان هەیبووە و ئێستا ئەم جۆرە فستیڤاڵانە کە ئێستا بە شێوازی لە شێوازەکان باوە لە گەرمیان لەلایەن کۆمەڵە دەستگا و پەیمانگا و قوتابخانە و خوێندنگاکان دەکرێت بۆ ئاشناکردنی نەوەی نوێیە بەو شێوازی ژیانی کە پێشتر مامەڵی لەگەڵ کراوە چێ لە ئاستی جلوبەرگ چ خۆراک چێ تەنانەت هەڵسوکەوت و ڕەفتاری ئەو سەردەمەش زۆر گرنگە ئەمە بکرێت لەبەرەوە ئیسا عەولەمە وایە کردە گەنجان بەرەو یعنی سەقافەتێکی دەرەکی بڕۆن هەروە سەقافەتی خۆماڵی بەرەو کەم کاڵبوونەوە دەڕوا زۆر زەرورە ئەم کەلتورانە بەردەوام بێت. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی بەهار و یادەکانی نەورۆز دانیشتوانی دەڤەری گەرمیان وەک هەموو ناوچەکانی تری کوردستان جگە لە دەرچوون و گەشت و سەیران خوازیاری ئەوەن بە هەر ڕێگایەک بێت بتوانن مشتێک لە خەرمانی نەریتی باو باپیران بەیاد بێننەوە و بە هەموو لایەکی ڕابگێنن ئێمەی گەرمیان هەرچەندە دەسەڵاتە ڕژێمە لە دواییەکەکان ئەنفال و ڕاگواستن و ماڵوێرانی کردین بەڵام هەر کوردین و کوردستانین. پشتیوانوەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان. وەزیری ناوخۆی تورکیا ڕایگەیاند